دەچینە بەرلین بەڵام باسی هونەری کوردی دەکەین لە ئەگەر ناوی لێبنەی هونەری کوردیە هونەری هونەرمەندێکی کورد لە بەرلین ئەویش چەندین وڵاتی بڕیوە دوجار لە بەرلین گیرساوەتەوە کاتێک وەکو گەشتیارێک دەڕۆیە بەرلین لەپڕ لە یەکێک لە گەڕەکەکان کەڤاڵێکی گەورە دەبینی لەسەر باڵەخانەیە کە 9 مەتر بەرزە 5 مەتر بڵێن پانە لە دیوارێکە دەبینی کەڤاڵێکی زۆر گەورە دروست کراوە لە خوارەوەی واژۆ ئیمزای کراوە بە ناوی گیتا کورتپور وشەی کوردەکە سەرنجت ڕادەکێشێت دەتوێت بزانی ئەو هونەرمەندە کێیە کە لە بەرلین هونەرێکی جیاوازی هەیە بیناسن دوای لێرە لە ستۆدیۆ گیتا میوانمان دەبێت. من گیتای کورتپورم لە بۆکان لەدایک بووم بە 2 ساڵانە بۆکانمان بەجێهێشت چوون بۆ سۆڤیەت تقریبان 6 ساڵێک لەوێ ژیان و دوایە هاتیم بۆ بەرلین ئیدی لەو دەمەوە لێرە گەورە بووم چوون بۆ مەدرسە دیپلۆمەکەم تەواو کرد دەستم پێ کرد کە بە عنوانی میکاپ ئارتیست کار بکەم لە فیلمهای مثلەن ئەڵمانی یا مثلەن لە فاشن شۆز کارم دەکرد و تقریبا بڵێن 6 ساڵێک زۆر موافق کارم دەکرد وەلی دوای ئەوە کەمێک سوپەرفیشل بوو یعنی دنیاکەی کەمێک لەگەڵ ئەوەی منی نەدەخێندەوە ئیدی دەستم پێ کرد بە عنوانی هۆبی لە پەناوە. ئیدی تەسمیمم گرت کتم دەمەوێت پرۆفێشنڵ ئەو کارە بکەم. ئیدی لە سۆشەل میدیا زیاتری شەر خەڵکی داهاتن مثلا لە ئینتەرنەت شتم فرۆشتەوە لە ساوت ئافریکا لە ئەمریکاوە شتیان لێ دەکردمە ئەیان تابلۆ شتەکان ئیدی کتم ئۆکێسە ئەلان دەمەوێت بەڕاستی بە شوێنە ئەو کارە بکەوم بۆ زیاتر بچمە نێوە چونکە ئەوەش بۆ خۆی وەختی دەوێم یعنی دەبێ وەختی بۆ دابنێ ناتوانانی لە پەناوە شتێکی دیکە بکەی چونکە بەزە وەختان کە دادەنیشم ینی سەعاتم کاملەن لەبیر دەچێت دەبینی 10 ساعت 12 ساعت بەزۆتان پێش هاتووە 17 ساعت لەسەر تابلۆیە کار لە پشتسەری یەک. یعنی بۆ من زۆر ئەحساسێکی خۆشە کە بتوانم لەگەڵ خۆم لەگەڵ فکری خۆم بیخەمە سەر کاغەزەوە یان بیخەمە سەر تابلۆوە یان ئێستا وەکو لێرەین بیخەمە سەر دیوارەوە. بۆ بەرنامەی دیاسپۆرا کە بۆ من شتێکی زۆر مهم و گەورەیە چونکە پێم خۆشە بە ئینبانی ژنێکی کورد بتوانم نیشان بدەم بە بەرنامەکەتان یەکێک لە گەورەترین بەرنامەی ینی کوردستانە و زۆر سپاس بۆ ئەوە کە دەتوانم کە لێرە ئەوڕۆ مەسەڵ خۆم و کاری خۆم و من شێمەوانە بتام خۆم معرفی بکەم و خەڵکێکی بێحەد زۆر بتوان ئەو شتە ببینن کە مەخسوسن بۆ ئەو کچانەی کچە جەوان مەسەن کوردن کە بتوان هەمیشە ئازابن یعنی پێم خۆشە ئەو نمونەیان پێ بدە مەخسوسن لە ژیانی ئەوڕۆدا کە هەموو شتێک لە مەسەن سۆشەل میدیا بەحسی جوانی و بەحسی ئەوەیە هەمیشە ئەو کچە جوانانە مەسەن چاو لە شتیوا دەکەن هەمیشە ئەحساسی کەمبوود دەکەن چونکە ئەوە ڕاست نییە فیلتەری لەسەر ئەمەلکرا نازانم چی ئەو جۆرەشتانە بەلی من پێم خۆشە مەسەن شتێکی دیکە نیشان بدەن نیشان بدەم کە تۆ دەتوانی نەترس بی تۆ دەتوانی هەموو کارێکی کە دەتەوێت بیکەی. گیتا کورتپور لێرێ وەکو بینیتان لە ڤیدیۆکەشدا بۆ ئەوەی هانی کچان بدات کە لە جاتی خەریکی فیلتەر بن لە جاتیەوەی خەریکی جوانیەکی دەستکرد بن خەریکی هونەر بن خەریکی نێوەڕۆک بن بەخێر بەی گیتاخان دوایین باسی دوایین چالاکیت بکەین دوایین ئیش لێرە لە ئێنەرڤەی لە نۆردراین ڤێستفالن لە ڕۆژانی ڕابردوودا کردتان باسی ئەو کارم بۆ بکات چی بوو؟ خۆشحاڵم کە لێرم ئەوەڵەن زۆر سپاس کاکێ من لە نۆردراین ڤێستفالن فەستیڤالێکمان هەبوو لەوێ چەندین ئارتیست بەیەکەوە خڕبوو بوونەوە چونکە فەستیڤالێکی موزیک بوو ئیدی موزیک و هونەریان بەیەکەوە تێکەڵ کرد و ئێمەش لەوێ شرکەتمان کرد بەشداریتان کرد ژمارەی زۆرتر ژنان بوون یا پیاوان بوون چکە تۆ هەر دەتڵ دەڵێی هانی ژنان دەدەم لەوێ چۆن بوو؟
لەوێ ئەکسەریان پیاوان بوون تقریبان 2 نەفەر فقط من و ژنێکی دیکە بوون لەوێ دی بەقەکەی 30 پیاو بوون. ئەوە یەکەمین کارت بوو کە لە دەرەوەی بەرلین دەیکەی؟ بەڵێ یەکەمین جار بوو. بەڵێ. بۆچی پێت گرنگ بوو بەشداربی لەو کارێدا؟ چونکی بەیبانی ژنێک یعنی لەوێ خۆم نیشان بدەم کێ ینی سپۆرتی ژنان بکەم کێ کاری هونەری بکەن و ئیدی قبولم کرد کێ بچم. شتەکە مسابقەیەک بوو یان هەر پیشاندان بوو نمایشکردنی کارەکان بوو؟ نمایشگانی کارەکانمان بوون. تەنیا نمایشکردن. تەجروبەیەکی چۆن بوو؟ وات لێ دەکات بڕۆیە دەرەوەی بەرلین هێشتا زیاتر لە دەرەوە بی؟ دەزانم داواتی زۆرت بۆ هاتووە لە جێی دیکەش. باڵە وایە تەجروبەیەکی زۆر خۆش بوو مەخسوسەن لەگەڵ ئارتیستای دیکە بەیەکەوە کار بکەی و ئەلبەتە کارەکانمانی خۆمان بوو وەلی لەگەڵ ئارتیستەکانی دیکە مەسە قسە بکەی و بزانی ئەوان چۆن کار دەکەن کاری ئەوان ببینی و ئەوای دی بەڵەوە. چیان دەگوت لەسەر هونەرەکەی تۆ چکە هونەرێک نییە کە هەموو ڕۆژە بیبینی. مثلا لە بەرلین من دیتووە بەڵام لێرت لە دووسڵدۆرف نەمدیتووە. کەمێک فەرقی هەیە بۆ یەکێ خەڵکی مسە فکرێک یعنی تابلۆیەک نییە مەسەر قیافەیەک بێ یا مەسەر عکسێک بێ کە بیبینی کەمێک فانتازیەکانی خۆت دەبێ دەوڵەمەندیکەی. بەڵەوە ڕاستە. ئەگەر باسی بەرلین بکەین یەکەمین کارت لە بەرلین کەنگین بوو کە دروستت کرد؟ 2020 ئەڤڵین کارم بوو تقریبان ساڵ نیوەک لەوە پێش دیوارێکی 25 میتریان پێدام کوتیان پێت خۆشە مەسە لەسەر ئەوە کارەکان بکە منیجا باڵەکانی فکرم کردەوە ئادەمە حتمما بیکەم لە پێشی ڕاستم چک لە بڵیندایش دەترسموانە ئیدی کوتم لە بڵیندای دەترسی دیواری 25 متر دەنەخشێن. ئیدی بۆ من وابوو کێ کوتم ئەو کارە دەکەم هیچ شتێک نییە کە ڕامگرێت کێ باوجێکە ترسیەوەم هەبووەلی لەوە گوزەرام. بەس بەڕاستیش گیتاخانێستاوە بۆ من پرسیارە لەسەر کاغەزێک ئینسان بیری لێ دەکاتەوە نەخشە سازیەک دەکات کارێکی هونەری دەکات بەڵام لەسەر 25 متر دیوار چۆن پلانی دەکەی چۆن دروستی دەکەی؟ ئەڤڵ تەرحێک دەکێشمەوە دوای ئەوە تەرحەکە لەسەر کاغەزە؟ بەڵێ قازێکی چکۆلا ئەوە دوایە کێ لە سکن دیوارەکەم معمولان خەتخەتی دەکەن وەلی من وا کار ناکەم من فقط بە چاو مەسن ئەحساسیەوە دەکەم چی لە چۆ بکێشمەوە دوایەوە بە ئەحساسمەوە کار دەکەم. ینی کاغەزەکە تەنیا وەکو بڵێن ئایدیایەکت دەداتێت کە بە تەمای چی بکەیت بەڵام دەکرێت لەسەر دیوارەکە شتێکی دیکە دەرچیت. وایە دروستە. وا دەرەچێ هەموو جار. بەزی وەختان ئامسە ڕەنگەکانی تەغیر دەدەم یا مەسن تەرحەکە مەسن دەبینی گوڵێکم مەسن 5 گوڵم کێشاو یەک دەفە یەکەم بە 2 مەسن ئاوا چۆن بە چاو ئەو ئەحساسم پێ ینی ئەو تەرحەم پێ جوانترە. ئەو پێکهێنەر ئەو ئێلمنتانەی کە هەن لەناو کارێکی هونەری تۆدا زۆرتر چین باسی گوڵت کرێستا گوێم لێ بوو گوڵی تێدا دەبینی وانە؟ بەڵێ. چی دیکەی تێدا؟ ڕیشەی تێدا دەبینم. ڕیشەی تێدا ڕەگ و ڕیشەی تێدا؟ بەڵەوە. چیترە؟ تەقینەوەی تێدا من تەقینەوەی تێدا ینی مەرزی خۆت بتەقێنیوە مەخصوصەن لە دیوارەکەی لە بەرلین دیتان ماندەلاکەکە نیوەی تەواو تەقینەوە بەست ئیژی تیرۆریستی نیەوە نیە تەقینەوەی توانە و فکروانە نانا ئەسڵان نانا ئەسڵان هیوەی کە فکر ینی مەرزی خۆت بتەقێنی حاڵەتێکی ئەوە بوو لەو دیوارێکی دیشتان دەشی ڕاستە ڕەگ و ڕیشە بۆچی هێندە بۆ تو گرنگە لە ئیشەکانتدا؟ چونکی من لە ئالمان گەورە بووم وەلی هەمیشە کێ بزانم کە ڕیشەکەم لە چۆ دێت ینی ئەوە بۆیە لە نێو تەرحەکانیشتمدا هەمیشە جبران دەبێت تەکرار دەبێتەوە. کەواتە دەتوانین بڵێنەوە ڕەگ و ڕیشانەی دەیانبینین بۆکانە باسی بۆکانە دەکات؟ دەتوانین ئەوەش چونکە لە بۆکان لەدایک بووی؟ بەڵێ. لە بەرلین ئێستا چەند کارت هەیە لەسەر چەند دیوار کاری گیتا کورتپور دەبیندرێ؟ لە بەرلین 8 دانە دیوارم کێشاوتەوە و نۆمیدانە لە نمایشگایەکی گەورەیە یان لە دیوێکدایە وەلی 8 دانەکێ لە خیابان کە خەڵکی دەتوان چای لێ بکەن. کە باسی دەکەی باسی تابلۆیەک نییە باسی یەکلا دیواری گەورەی باڵەخانەیەکی گەورەیە. پێش ئەم کارە میکەپ ئارتیست بووی دنیایەکی تایبەت فیلمی ئەڵمانی و هونەرمەند و دڵخۆشی و چی وای لە تۆ کرد کە ئەو دڵخۆشیە بەو دڵخۆشە بگۆڕیەوە بێ ئەو کارە بکەین؟ یعنی لە فاشن بڕۆنژدەیان یا لە فیلم و ئەوانە دنیایەکی زۆر مەخصوصن لە میکاپدا کەمێک سوپەرفیشلە و چونکە بۆ خۆشم ئەو ئەحساسم نییە کە مثلەن ینی شتەکان شت بە قوڵتر دەبینم بۆم ینی لێی ماندوو ببووم ئیدی کەمێک لە پەناوە نەقاشەکانم دەکێشاوە ئیدی دوای ماوەیەک ئەحساسیەوەم کرد کە زیاتر نزیکتر بە خۆمم نزیکتر بە خۆتی چونکە لەودا ئینسانت جوان دەکردن ئێستا دیوارەکان جوان دەکەی
فەرقەکە چییە؟ فەرقەکەوەیەکی کە بۆ خۆت لەگەڵ خۆت مثلەن 12 ساعت 13 ساعت لەگەڵ خۆت بەرامبەری یعنی حاڵەتێکی ڕەلاکس دەداتێ حاڵەتێکی فکر بکەوە کە بۆ خۆت چێ خۆت چاکتر بناسی وەلی بەختێکی مێکا بۆ کەسێکی دیکە دەکەی لەگەڵ تەرەفێکی وانیا بۆ ئەوم بۆ مادوو بوو لێ ناشرینیش دەشاریەوە چکە دیقەتمدا لە راپۆرتەکەش دەڵێ ژنی کورد یا ژن بەگشتی فێر بن ئەوە فیلتەرە ئەوە نازانم چی ئەوەت پێ ناخۆشە ئەوم پێ ناخۆشە کە لە دنیای ئەلئاندا مەخسوسن لە هی سۆشەل میدیا کە کچی جوان زیاتر مثلەن فشاریان بۆ دێکێ مثلن جوانی مهمە فلان مهمە ینی زیاتر خۆیان لەگەڵ خۆیان ڕێک ناکەن کە من چێم کە منیش ئەرزشم هەیە باوجودێکی شاید قیافەم فەرقی هەبێ لەگەڵەوانەی دیکە جا پێم خۆشە هونەرەکانی خۆیان یا تالەنتێکی هەیەە کە بتوان ئەوە بڕۆم بەلای ئەوە ڕاستە لە سوۆشال میدیا کارەکانت دادنێ لە ئینستاگرام بە تایبەتی زۆر بە فراوانی کارەکانت دەبیندرن خەڵکەیە کچی کوردستان کە زۆر نیە نامەت بۆ بنێرن و کارەکانت دووبارە بکەنەوە بەڵێ مەسن لە بۆکانەوە کە مثلن ئەڤڵەکانی دەستم پێکرد ڤیدیۆ شتمدانا دەستیان پێکرد بە ئەوانیش مثلن ئەو کارانە بکە کاری هوەری بکەن و بۆ من شتێکی زۆر زۆر خۆش بوو کە بتوام نمونەیەک بم بۆ مۆتیڤیشنێک بێ کە ئەوانیش دەست پێ بکەم بە کاری هوەری بەڵێ دایک و بابت لە ژیانی تۆدا کاریگەری گەورەیان هەیە زۆر بەلاتەوە گرنگن پێشم هەفپەیڤینەش پێشەوە میوانیش بی باست دەکرد ئەوان کامیان پێ باشتر بوو میکەپ ئارتیست یانەوەی کە ئێستا دەیکەی مطمئن کە ئەوەی کە ئێستا دەیکەم بۆچی چونکە شتێکە کە دەتوانی مثلن خەڵکی یان مثلن چکرد چکۆر کاری هوەریان پێ نیشان بدەیت کە بتوان بۆ خۆشیان شاید مثلن بۆ ڕێگایە یان نمونەیەک بی مەخسوسن بە ئیمانی ژنێکی کورد کە مثلن بچی سەر مثلن دیوارێکی 25 متری ئەوە خۆ شتێکی مهمە کە چ لە ئاڵمان چ لە ئەوروپا بەینمانی ژن ئەو کارە بکەیت جا مەخسوسن بگەڕێنەوە بۆ کوردستان وایە باسیەوەت کرد کوتن جاری وایە 12 ساعتی شتەکەم 12 ساعت بەچی هەتەتوانی بەردەوام بی چونکە لە بەرلینی گوێم لێ بوو جارە بۆ خەڵک پێگوتویەوە چیاوە شەو لێرە نووسوی هەر ئیشت کردووە لەسەر تابلۆکان چۆن تەحمل دەکەی هەموو کاتە خەریکی کاربی کارەکەی خۆم من بەیمانی کار نایبینم کێ وەختێکە دەچمە سەر دیوارەکە یا مثلن تابلۆکانم دەکێشمەوە ئەحساسێکی بێحەد خۆشم هەیە لەگەڵ یعنی تا ماندوو نەبم دەست هەڵ ناگرم بەزە وەختان شاید 12 ساعت درەنگیش ماندوو دەبی کارەکانت ئەوەی کە لەسەر دیوارەکانی بەرلین دەبینین ئەوە بەشێکە بەشێکی دیکەیەوەیە کە خەڵک دەتوانێت بیکڕێ جا تابلۆیە لەسەر تیشێرتە هەندێک کاری تایبەت تێ خەڵک چۆن دەتوانێت ئەوانەی دەستکەوێت ئێستا یەکێک لە بینەرەکانمان حەزی لە کاریماندەلایە و اینجا دەشبینێ کچێکی کوردی هونەرمەند کارەکە دەکات چۆن دەتوانێت بیکڕێ ئەوە لەسەر ساتی یا لەسەر ساتی ئینستاگرامەکەم دەتوان ئەو ئیمەیل بنووسن یا لەسەر ساتی ئینتەرنێتەکەم کۆنتاکتم گوتت حەزم لێ ڕۆژێک لە کوردستانی شەویشە بکەم بۆچی دەتەوێت بیبێ و کوردستان ئارزوویەکی زۆر زۆر گەورەیە بۆ من چونکە بتوانم بۆ لە جوبران بکەم بۆ دایک و بابم کە ئەو ئیمکانیان کە ئەو هەموو زەحمەتیان لەسەر شانی خۆیان هەڵگرت کە ئێمەیان هێنا مەسەن بۆ ئەوروپا کە بتوانین بە ئازادی بە ڕاحەتی مەسەن ئەو شتانێکی کە پێمان خۆشە بیکەین و بەیمانی کچێکی کوردیان ژنێکی کورد بچمەوە کوردستان دیوارێکی جوان بکێشمەوە باشە زۆر سپاست دەکەم گیتا کوردپور هونەرمەند هیوادارم ڕۆژێک لە بۆکانێش تابلۆکانت ببینین کارە هونەریەکانت لە هەولێر لە سلێمانیش بە هەمان شێوە لە دهۆکیش زۆر بەخێر بێ بەخێر بێ سپاس بۆ ئێوەش کە تاو کورسە لەگەڵمان بوون ئەمە دیاسپۆرام هەفتەیە بوو هێڵی گەرمی دیاسپۆرا لەسەر شاشەیە ئەگەر پێتان وایە کەسێک هەیە کورد یا کوردستانی لە دەرەوە لە دیاسپۆرا دەژیت پێویستە لێرە لەسەر ئەم مێزە میوان بێت یا لە دوو ڕێی دوورەوە میوان بێت پێیان بنێرن پەیامی دەنگ پەیامی تێکست لێرە بێگومان دەبێتە میوان سپاسان دەکەم هەمیشە بێ بەڵا بن هەفتەی داهاتوو دەینەوە خزمەتتان